هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێم لە سنووری مەڵبەندی پێنجی ڕانیش ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان با گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەم گەشبین و دڵخۆشن و پێیان وایە ئەو گۆڕانکاریانە هەنگاوی گرنگن بۆ زیاتر گەشەپێدانی کار و پرۆژەی ئیسلامی و بەرەو پێشبردننی جەختیش دەکەنەوە کا کۆمەڵ لەسەر کار و هەڵوێستەکانی ڕابردووی بۆ خزمەتکردنی زیاتر با دین و ژینی خەڵکی کوردستان و سەرجەم چین و توێژەکان بەردەوام دەبێت. ئێمە سەرجەم ئەندامانمان پەیمان دووپات دەکەینەوە کە وەک چۆن لە ڕابردوودا لە کاردا بووین لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هەمان شێوە بە گۆڕوتین تریش لە ناو کۆمەڵی دادگەری بەردەوام دەبین پشتیوان بەخوا و ئەم کۆنگرەیە دەبێتە بەخۆداچوونەوەیەک و کۆمەڵێک پرس و بابەتی گرنگی تا باسکرا بە ئاراستەی بە جەماوەری بوون و بە ناسەندنی کۆمەڵ زیاتر لە ناو چین و توێژەکانی کۆمەلگادا. ئێمە بەوە کەش بینین حقیقەتەن و لەسەر ئاستی جەماوەریشدا ئێمە خوێنەوەی ئەوەی کە دەخوێنینەوە و ئەوە دەبینین کە پێشوازێکی باش هەیە لەو گۆڕانکاریانی کە کۆمەڵی دادگەری کردوویەتی لە ناو کۆنگرەدا و خەڵک خۆشحاڵیشەکە کۆمەڵی دادگەری لە داهاتوودا بتوانێت بە بەرگێکی نوێوە و بە کارنامەی نوێوە بە میکانیزمی نوێوە و بەدەستگرتن بە ثەوابیتەکانی ئیسلامەوە بتوانێت چۆن لە ڕابردوودا توانیوێتی کە خەڵک بەڕاستی خۆشحاڵ بکە و مای خۆشحاڵی خەڵک بووە و خەڵک ئومێدێکی زۆری لەسەر کۆمەڵی دادگەری هەڵچنی بوو بەتاکید ئومێدمان وایە و ئەوەش دەخوێنینەوە کە کۆمەڵ کە خەڵک لە داهاتوودا بە هەمان شێوە بەڕاستی هیوا ئومێدێکی زۆری هەڵچنیوە لەسەر ئەو قیادە و بەتایبەت کۆمەڵی دادگەری کە سەرپەرشی ئەو جەماع دەکات. کۆمەڵ لە ڕابردوودا گزاریشتی لا دەنگی ناڕازی سەر شەقامی کوردی کردووە و بەرژەوەندی گشتی و خەڵکی مافخوراوی کردووە تا پێوەەر لا کار و پرۆژەکانیدا لا داهاتووشدا نەک هەر درێژا بۆ بەرنامە و سیاسەتەی دەدات بەڵکو و بازنەی کارەکانی لەو چوارچێوەیەدا فراوانتر دەکات و با پاڵپشتی دەنگە ناڕازیەکانی ناو کۆمەڵگا زیاتر و باشتر بەگشت ستەمکاری و نادادیدا دەچێتەوە. گرنگ ناوەڕۆکە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی لە ناوەڕۆکدا لە هەڵوێستەکانیدا سەلماندوویەتی کە ئێستا کە کۆمەڵی دادگەریە هەموو هەڵوێست و هەموو هەڵوێست و کردارەکانی لە پێناو و خزمەتی جەماوەری کوردستان بووە و باجی زۆری داوە لەسەر هەڵوێستانەی و لە پەیڕە و پرۆگرامی ناوخۆشدا بەڕاستی هەموو ئەو بڕگە ئیجابیانەی تێدایە کە باز لەوە دەکە کۆمەڵی دادگەری ئێستا بەڕاستی کۆمەڵێکە کە هەوڵ دەدات بۆ چەسپاندنی شریعەتی ئیسلام لە هەرێمی کوردستاندا. پێمان باشە کۆمەڵی دادگەری لەبەرەی خەڵک بمێنیتەوە ینی پشتیوانی لە شەقام بکە و پشتیوانی لە خەڵک بکە هەتا کۆمەڵی دادگەری لەبەرەی خەڵک داوێ ینی خەڵک پێی خۆشحاڵە و پێی گەشببینە و ینی هەموو کەس پشتیوانی لێ دەکە پێشم وایە هەر وا دەمێنیتەوە ینی زیاتریش دەیکا. کۆنگرەی چوارەمی کۆمەڵ کە ڕۆژانی 18 و 19 ئەم مانگە لە شاری سلێمانی بەڕێوە چوو گۆڕانکاری گرنگی بۆ زیاتر پێشخستنی پرۆژەی ئیسلامی ئەنجامدا بە تایبەتی گۆڕینی ناوی حیزبەکە بۆ کۆمەڵی دادگەری و پۆستی ئەمیر بۆ سەرۆک کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و بە هەنگاوێکی جددی بۆ داڕشنەوەی سیاسەتی حیزبەکە دادەنرێت. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.